نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. خۆشەویستەکانم، ئێمە قسە زۆرەکەین، خوتەبا و وتاربێژان قسە زۆرەکەین لە وتاری جمعە، لە محاضرات، لە دەرس و دروسە. زۆر جار قسەی خۆمان لە قسەی خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زیاترە لە بابەتەکانە. ئەوەش وا ئەزانم هەڵەیەکی گەورە بێ. باشتر وایە ئینسان و خەتیب و بانگخواز دائیمەن قسەکانی خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە قسەکانی خۆی زۆرتر بێ. لەبەر ئەوەی ئەم وەکو لە پێشەکی وتارەکانە بەردەوام ئێمە ئەیڵێن قورئان و سنەت ڕێبازی ئێمەیە. قورئان لە کە فەرمایشتی خوایە، سنەتەکانیش کە ڕێبازی پێغەمبەرە صلی الله علیه و سلم بە فەرمایشتی، بە کردارەکانی، بە ڕازیبوونەکانی، بە ئەخلاقەکانی کە بریتیە لە سنەت. قورئان و سنەت ڕێبازی ئێمەیە. زۆر گرنگە ئێمە چۆن گرنگی بە قورئانە دەین، ئاواش گرنگی بە سنەتی پێغەمبەر بدەین صلی الله علیه و سلم. هەر لەبەر ئەو مەبەستە من کۆمەڵێ فەرمایشتی پێغەمبەرم صلی الله علیه و سلم کۆ کردوتەوە لە هەردوو کتێبی گەورەی سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە زۆرینەی کتێبە حەدیثە صحیحەکانی پێغەمبەری صلی الله علیه و سلم تیا کۆ کراوەتەوە کە بریتیە لە بوخاری، یعنی صحیحی بوخاری و صحیحی مسلم. وەکو پرۆژەی یەکەم ئینشاء الله تعالی ئەمساڵ هەڵبژاردنێکمان لەو بارەوە بۆ ئەو فەرمایشتانە کردووە کە بریتیە لە 222 حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم، و ناومان ناوە هەڵبژاردنی 222 گەوهەر و مرواری لە فەرموودەکانی هەردوو پێشەوە مسلم و بوخاری. و ئینشاء الله تعالی هەوڵ ئەدەم کەمترین قسەی خۆم بێتە زیاتر فەرمایشتەکە باسەکەم و تەرجومەی فەرمایشتەکە ئەکەین، بەڵکو بتوانین ئینشاء الله سوودێک بگەێنین و شێوازی وتار تۆزێک بگۆڕین، شێوازی وتار بگۆڕین، زیاتر هەوڵدەین فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم باس بکەین. فەرموودەی یەکەم خۆشەویستەکانم و چەند فەرموودەیەکی دوای ئەوەش باسی نیەتی ئینسانەکە، زیاتر باس نیەتەکە، چونکە نیەت زۆر گرنگە. لە زۆرینەی پەرستشەکانە خۆشەویستەکانم ئێمە پێویستمان بە نیەتە. لە زۆرینەی پەرستشەکانە عیبادەت بەبێ نیەت هیچ سوودێکی نییە. نیەت زۆر زۆر گرنگە. لەبەر ئەوە ئێمە کۆمەڵە حەدیثەکانی سەرەتا لەسەر نیەت هێناومانەتەوە. فەرموودەی یەکەم عنوانەکەی بەم شێوە ناومان ناوە، وتمانە هیچ کردار و گفتارێک بەبێ نیەت وەرناگیرێت. ئەم جا چووینەتە سەر فەرمایشتەکە، وتمانە طبعا حەدیثەکە بەم شێوازەتانێ لە ئەمیری ئیماندارانەوە عمەری کوڕی خەطاب خوای تعالی لێ ڕازی بێت ئەفەرمێ سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول. عمەر ئەفەرمێ گوێم لە پێغەمبەر بوو صلى الله عليه وسلم فەرمووی إنما الأعمال بالنيات وإنما لكل امرئ ما نوى فمن كانت هجرته إلى الله ورسوله فهجرته إلى الله ورسوله ومن كانت هجرته لدنيا يصيبها أو امرأة ينكحها فهجرته إلى ما هاجر إليه. إمام بخاري لجمارة يك أم حديث من بو جريتوا لصحيحك، وإمام مسلم لجمارة 1900 أم حديث من بو جريتوا. معناه حديثك أو تاني في غمرة فرمي صلى الله عليه وسلم بيجمان کردەوەکان هەموو بە پێی نیەت وەرەگیرێت لای خوا. کردەوەکان هەمووی بە پێی نیەت وەرەگیرێت و هەموو کەسێ بە پێی نیەتی خۆی پاداش ئەدرێتەوە لە لای خوا. جا هەر کەسێ هەر کارێک بکە، یەکێ لەو کارانە کارەکە چەند مبارەک بێ، جیهاد بێ، کۆچکردن بێ، یعنی هیجرەت بێ، نوێژ بێ، ڕۆژوو بێ، زەکە، هەر شتێک. پێغەمبەر صلی الله علیه و سلم لێرە نمونەی کۆچکردن ئەهێنێتەوە، یعنی هیجرەت.
ئەفەرمێ هەر کەسێ کۆچی کرد و نیەتیشی لەو کۆچکردنەی ئەوە بێ لەبەر خاتری خوا و لەبەر خاتری ئەوەی بڕوا بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و شەوکەتی ئیسلام و مسلمانان بەهێز بێ بەو کۆچکردنە ئەوە بێگومان ئەو نیەتەی بۆ ئەنووسرێەوە پاداشتی ئەوە ئەدرێتەوە. بەڵام هەر کەسێ با کۆچیشی کردبێ و با بڕوا بۆ غەزا و بۆ جیهادیش و با نوێژیش بکا لە مزگەوتە و با ڕۆژووی ڕەمەزانیش بگرێ، بەڵام ئەگەر مەبەستەکەی شتێکی تر بێ، ئەگەر مەبەستەکەی شتێکی تر بێ، پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ بۆ نمونە کابرایەک ئەڕوا بۆ هیجرەت کۆچەکە ئەچێ بۆ لای پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مەدینە، بەڵام نیەتی ئەوە نییە بچێ کۆچ بکە، نیەتی بۆ خوا نییە، نیەتی ئەوەیە ژنێک هەیە بیخوازێ. ژنێک پێی وتۆ من شوت پێ یەکەم، ئەمیش دڵی پێوە بووە وتوێتی بۆ مەرجە شوت پێ یەکەم کۆچ بکەی بۆ مەدینە شوت پێ یەکەم، ئەمیش کۆچی کرد بۆ مەدینە لەبەر ئەو ژنە. جا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ هەر کەسێک ئەگەر کۆچی کرد لەبەر خاتر دنیایەک دەستی کەوێ یا لەبەر خاتر ژنێک کە بیخوازێ ئەوەی بۆ ئەنووسرێ و تەواو، یعنی بەتەمای ئەوە نەبێ خوا پاداشتی باتە. ئەمە حەدیثی یەکەم. حەدیثی دووەم خۆشەویستەکانم، ئەگەر ئینسان نیەتی کارێکی چاکەی هەبوو، ئەمە عنوانی حەدیثەکەیە، بەڵام لەبەر هەر هۆکارێک ئەو کارە چاکەی بۆ ئەنجام نەدریا، زۆر گرنگە، نیەتی کارێک چاکەت هەیە بەڵام لەبەر هەر هۆکارێک ئەو کارە چاکەت بۆ ئەنجام نەدرا، ئەوە خوای تەعالا هەر بۆ یانووسێ. بۆ نمونە حاجی عوسمان ناوی نووسێ بڕوا بۆ حەج و حەزیشی لێکا بچێ بۆ حەج، بەڵام بۆی نەکرا، نەخۆشی کۆرۆنا هاتە سەرە، پارەی نەبوو، زروف بۆی نەگونجا، ڕێگا نەدرا، ئەو حەجەی هەر بۆ نووسراوە. جا لەسەر ئەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم حەدیثێکمان بۆ ئەگێڕێتەوە، حەدیثەکە سەحابە ئەو سەحابەی کە ئەگێڕێتەوە جابری کوڕی عەبدوڵڵای ئەنساریە، ڕزای خوا لە خۆی و باوکیشی بێت، دوو سەحابەی بەڕێزی پێغەمبەر بوون صلی الله علیه وسلم، خۆیش و باوکیشی. ئەفەرمێ كنا مع النبي صلى الله عليه وسلم، لەگەڵ پێغەمبەری خوا بوون صلی الله عليه وسلم في غزاة، لە غەزایەکە، فقال پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمەی فەرمووی إن بالمدينة لرجالا ما سرتم مسيرا ولا قطعتم واديا إلا كانوا معكم حبسهم المرض. للرواية كترا فرمي إلا شركوكم في الأجر. أما رواية مسلمة ولا جابر ويجرته، والله إمام بخاري طبعا إمام مسلم لجمارة 1911 يجرته، إمام بخاري لجمارة 2838 لأنس كري مالك ويجرته، بلام همان حديثة بس لفظة كيف فرقي هي. أفرمي رجعنا من غزوة تبوك، ها ليلة ليو فرموي لغزايك، ليلة أنس فرموي لغزاي تبوك بوين، يعني لا صار داي كوتشي لكوتاي تمني في غمر صلى الله عليه وسلم. لو غزايك الراينا في غمر صلى الله عليه وسلم فرموي إن أقواما خلفنا بالمدينة ما سلكنا شعبا ولا واديا إلا وهم معنا حبسهم العذر. في غمر صلى الله عليه وسلم فرمي خلقاني كي لمدينة لقال إيمانهاتون بو غزا، في غمر وصحابتشون بو غزا، وأو غزايا فرز يجبو أبيها مو مسلمانة بشوية، بلام كومل صحابيك نرويشتن. في غمر صلى الله عليه وسلم فرمي كومل خلقي لقال إيمان نهاتون، هان لمدينة نهاتون أمري في غمريان جيبجي نكر، بلام هر هنقاويك إيوة أينن، هر دوليك إيوة أي برن، هر برزايك إيوة أي برن شاخي جوالي، هر كاريك أي كان إيوة لم سفر أوان هان لقلتانا لا خيرك يا بشدارن لقلتانا. سبحان الله. بو شو كنيتيان بو بين بس عذريان هبو بهوي نخوشي وبهوي وزعك وني أنتواني بين سيكنيت شن قرنجة خوشوي سكان. حديثي جمارة السي اگر مسلمانك نيتي كشتني مسلمانك هبو لسرنا حق طبعا، اگر بران بركشي ام بكوجي كابراي كجراويش هر تاوان باره چونك امش نيتي بو او بكوجي. جاء لسر اما پیغمبر صلى الله عليه وسلم حديثك ما بو اجرته امامي بخاري لجمارة سيويت هناويتي وي وامامي مسلم لجمارة 2888 هناويتي وي. افرمي أبي بكر حديث كمان بو جرته صحابي في غمر صلى الله عليه وسلم أفرمي أن النبي صلى الله عليه وسلم قال في غمر صلى الله عليه وسلم فرمي إذا التقى المسلمان بسيفيهما فالقاتل والمقتول في النار.
ئەگەر دوو مسلمان بە شمشێرەکانیان بەرامبەر یەک بوونەوە دوو مسلمان بەرامبەر یەک بە شمشێر ئەجەنگن قاتل و مەقتول لە ئاگری جەهەنمایە سەحابەکان وتیان ئەی پێغەمبەری خوا یان ئەبی بەکرە خۆی فەرمووی قلت يا رسول الله وتم أي بيغمري خوا هذا القاتل إما أزانين أو بكوشك على جهنم أي قيل فما بال المقتول أي كجرا وكبول جهنم بيغمر صلى الله عليه وسلم فرمي إنه كان حريصا على قتل صاحبه چونك أمي سور بو أو بكوشي بلام أو دست بيش خريكر أمي كشت بويا هرد يانا أقري جهنم سيد كان برا برا زكاة سيد كان جاري وهي جنجيكي حماسي باوکی ئالە کەلارم حادیسە لەم یەک دوو ڕۆژە ڕوویدا بوو باوکی و براکانی لەگەڵ دراوسەیەکی دوکانداری خۆیان تۆزێ دەمەقاڵیان بوو ئەم لە دوکانێکی دوورتر هەروای کردبوو باوک و براکانی لەگەڵ ئەوانە دەمەقاڵیانە ئیتر ئەم کردبووە کلکە بێڵێکە ئیتر ئەمان خەریک بوو ئاشتە بوونەوە ئەو درەنگ خەبەری بوو کردبووە کلکە بێڵێکە ئیتر بەبێ ئەوەی بیرکاتەوە بزان ئەم باوک و برای من لەسەر حەقە یا لەسەر حەق نییە بۆ من خۆم بڕۆمە ناو مەوزوعەکەەوە بێ هیچ لاو دوورەوە کردبووە و بۆ جمێدان واتوو دابوویە سەرێکی کەنە لە بەرامبەرەکە و شەڕەکە گەرم بوو ئیتر هەر بە ئاسانی چارەژ ناگرێ یا سبحان الله ئەها سەیدکەن ئێمە تەربیەت ئیسلام نەدراوین ئێمە پەروەردەکەمان پەروەردەیەکی مسلمانانە نیە من زۆر جار ئەمە باسەکەم خۆزگا ئێمە ئەوەی لە ئایەت و حەدیثایە جێبەجێ یەکەین بزان چی ملەتێکی بەختەوە دەبین حەدیثی ژمارە 4 خۆشەویستەکانم خوا تەماشای ڕووکەشی کردارەکان ناکات تۆ دێیتە مزگەوت ئەوە دەست گردووە ئەو پەڕی ڕووکەشی و مەزارت تایە خوا تەماشای ئەوە ناکات خوا تەماشای ناخت ئەکات ئەمە عینوانی حەدیثی 4مانە ناو نیشانەکەی ئەبوو موسای ئەشعەری عەبدوڵڵای کوڕی قەیسی ناو بووە بەس هینەکەی ئەبوو موسایە کونیەکەی ئەبوو موسای ئەشعەری ناوە خۆی ناوی عەبدوڵڵای کوڕی قەیسە ئەفەرمێ رضاي خوای لێبێ سئل رسول الله صلى الله عليه وسلم عن الرجل يقاتل شجاعة ويقاتل حمية ويقاتل رياء أي ذلك في سبيل الله فقال رسول الله صلى الله عليه وسلم من قاتل لتكون كلمة الله هي العليا فهو في سبيل الله إمام بخاري جمارة 123 وإمام مسلم لجمارة 1904 أم حديث كمان بو جرد پرسیاریان لە پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم کابرا ئەچێ بۆ جەنگ لای خۆمان هەر کەسێ کوژرە شەهید بوو بزانم ئایا شەهید چییە لە ئیسلامە بزان ئایا شەهید چییە لە ئیسلامە کابرایەک لە پێناوی ئەوەیە ئەکوژرێ پێی بێژن ئازایە شەجاعە کابرایەکی تر لە پێناو ئەوەیە ئەکوژرێ پێی بڵێن دیفاعی لە عەشرەتەکەی خۆت حەمیە لە پێناوی عەشرەتەکەی وەکو کابرانەک بەتە لە پێناوی براکانی کوتەکێکی هەڵگرت تێگەی ئیتر وە بێ بزانێ حەقن یا حەق نین کابرایەکی تر لە پێناوی ڕیایە ئەیکا بۆی خەڵک بیناسێتەوە ئەمە پیاوێکی پاڵەوانە پیاوێکی چۆنە خەڵک بیناسێتەوە بۆ ڕیایی ئەمانە کامیان لە پێناو خوایە کامیان شەهیدن کابرا لە پێناوی ئازایی بۆی پێی بڵێن ئازایە کابرایەک لە پێناوی عەشرەت و حزب و ئەمانەیە خۆی داتە کوشت کابرایە لە پێناوی چییە ئەمانە کامیان لە پێناوی خوایە کامیان شەهیدن پێغەمبەر صلی الله عليه وسلم بڕیەوە یا فەرمووی هەر کەسێک لە پێناوی خوا بۆ بەرزکردنەوەی ناوی خوا یعنی عەدالەت بۆ بەرزکردنەوەی ئەوەی کە خوا بەرز بێ دینەکەی خوا بەرز بێ لە پێناو ئەوەیە بکوژرێ ئەوە لە پێناوی خوایە ئەوە کانتر هیچی لە پێناوی خوا نییە ئیتر خۆ خەڵەتاندن ئەگەر تۆ فکرەیەکی ترت بێ وایش بزانی شەهیدی حەدیثی ژمارە 5 خۆشەویستەکانم گرنگی نیەت لە کردن و نەکردنی کردارەکان و گفتارەکانە یعنی گرنگی نیەت چەند گرنگە ئەبی العەباس عەبدوڵڵا بن عەباس ئامۆزای پێغەمبەر صلی الله عليه وسلم عەباس مامەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ڕزای خوا لە عەباس بێ و لە عەبدوڵای کوڕیشی بێ بۆ مانەگەڕێتەوە لە خودی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەریش لە خواوە وەریگرتووە فيما يرويه عن ربه ئەمە حەدیثەکە قودسیە هەر کاتێ وترا خوا پێغەمبەر لە خواوە گێڕایەوە یعنی حەدیثەکە قودسیە ئەفەرمێ إن الله كتب الحسنات والسيئات ثم بين ذلك خوای تعالی چاکەی ئینسانەکان و خراپەکانیش تۆمارەکە ئەمجا ڕوونیش یەکاتەوە
فمن هم بحسنة هر كسي اگر همي نيتي حسنيك هبو فلم يعملها كتبها الله تبارك وتعالى عنده حسنة كاملة، وإن هم بها فعملها كتبها الله 10 حسنات إلى 700 ضعف إلى أضعاف كثيرة. وإن هم بسيئة فلم يعملها كتبها الله تعالى عنده حسنة كاملة، وإن هم بها فعملها كتبها الله سيئة واحدة. بخاري 6491، مسلم 131. چی افرمی پیغمبر صلی الله علیه وسلم؟ افرمی خوای تعالی حسنات و سیئات كانت توماركا. چون توماريكا رونيكاتو چون توماريكا هر کسی نیتی کارێکی چاکەی هەبێ بەڵام بۆی نەکرا. سێمە نمونەی حاجی عوسمان مانێناوە، بۆی نەکرا. خوای تعالی مادام عزری هەیە، خوای تعالی بەچی بۆ یانووسێ؟ بە حەسەنە هەر بۆ یانووسێ. چاکەیەکی کامل، حەجێکی کامل، ڕێکوپێکی بۆ نووسراوە. ئەی ئەگەر کەسێ نیەتی کارێکی چاکە بوو بەڵام کردیشی لە دەقات و تا 700 قات و تا بگرە زیاتریشی بۆ ئەنووسرێ. الله چی نیعمەتێکە خوایە. نەیکردو بە چاکە بۆی نووسراوە، یعنی چاکەکە نەکردو بۆی نووسراوە. ئەگەر بیکا بە دەقات تا 700 قات و تا زیاتریش. ئەی ئەگەر خراپەیەکی لە دڵا بوو بیکا وتی من نیەتێکی هێنا کارێکی خراپ بکە، بڕیاریدا کارێکی خراپ بکە، بەڵام مەسەلەن بۆ لای ئافرەتێ گەرەکی وچێ بەلای ئافرەتێ، بەڵام بینی کۆڵانەکە قەرەباڵخە، بینی خەڵکێکە لێ و تی بەخوا برا ناچم. ئایا خوا بۆ یانووسێ؟ سەی ڕەحمەتی خواکە فەرمێ خوا بۆی نانووسی، لەبەر خوش نەگەڕاوەت، بەس مادام نەیکرد خوا بۆی نانووسی. ئەی ئەگەر کردی بە خراپەیەک بۆ یانووسرێ، بە 700 بۆی نانووسرێ، سەی ئەم ڕەحمەتەکە. چاکەکان بە دەقات تا 700 قات تا زیاتر، بەڵام خراپەکە هەر یەک خراپەیە، ئەگەر نەشیکە بۆشی نانووسرێ. ئەمەش ڕەحمەتێکی زۆر گەورەیە خۆشەویستەکانم. داواکارم خوای پەروەردگار بخاتر ناوجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە و طاعات و عیبادەتمان قبول بکە و نیەتمان پاک کاتەوە. سبحان ربك رب العزة عما يصفون، سلام على المرسلين والحمد لله رب العالمين.